چونکە دوجار ئەوەی زەرمەند دەبێت بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە باشووری کوردستان ڕێکخراوەکان و سەندیکای ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی هێناوەتە دەنگ. بۆ مەبەستەش نوێنەری سەندیکای ڕۆژنامەنووسان و زیاتر لە 30 ڕێکخراو لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین کۆبوونەوە. دواتر یاداشتێک ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کراو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا ئەو ڕێکخراوانە ڕایانگەیان دەرگا بەڕووی دەنگی ئازاددا داخراوە. گرتبوونەوەی ئەمڕۆمان سەردانیکردنمان بۆ پەرلەمان و گەیاندنی یاداشتێک بوو بە مەبەستی ئەو پێشێرکارانەی کە لە هەرێمی کوردستان دەرهەق بە ڕۆژنامەنووسان و چالاکەوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و تیرۆرکردن و لەناوبردن و دەربەدەرکردنی زانایانی ئاینی و ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسیە. سەرۆکی لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت جیاوازی لە جێبەجێکردنی یاسای کاری ڕۆژنامەگەریدا دەکرێت. تەنانەت تا ئێستاش هێندێک دادگا و دادوەر بە یاسای کۆنی عراقی سزای ڕۆژنامەنووسان دەدەن و کار بە یاساکەی پەرلەمانی کوردستان ناکەن، بەتایبەت ئەو کەیسانەی تیرۆری ڕۆژنامەنووسان کە گومان دەکرێت حیزب تیاندا تاوانبار بێت. ئێستا هەستمان کردووە کە ئێمە دەستێکی شاراوە هەیە لە هەرێمی کوردستانە نەکرد نایەوێ یاساکە جێبەجێ بکرێ، بەڵکو لە هەنێ لە دادگاکانە بە یاسای کاری سزادانی عراقی کار دەکرێت، لە هەنێ لە دادگاکانە بە یاسای مافی مؤەلیفی ساڵی 1972 عراقی کاری پێکرد. کێشە لە یاساکانی پەرلەماندا نییە، ئەگەر هەش بێت هێندە ئاڵۆز و ناڕوون نییە کە بە کەڵکی کارکردن نەیەت، بەڵکو کێشە لە جێبەجێکردنی یاساکاندایە. ئەوە قسەی پەرلەمانتارێکە لە لیژنەی یاسایی پەرلەمان. ئەو دەشڵێت تا هێز و دەسەڵاتی زیاتر بە پەرلەمان نەدرێت، جێبەجێکردنی یاسا لەوە باشتر نابێت. بۆ ئەوەی کە ئێمە ئەم حاڵەتە تێبپەڕێنین زیاتر جەخر لەسەر جێبەجێکردنی یاساکان بکەینەوە، پێویستە دەورە ڕقابیەکەی پەرلەمانی کوردستان بەقووەت بکرێ. دەوری ڕقابی پەرلەمانی کوردستان بەوە بەقووەت دەکرێت. یەکەمین شت ئەبێ دەور بگێڕدرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە دەسەڵاتی حەقیقی لە ناودانە بۆ وەکو ئالەتێک بەکارهێنراوە بەدەستی حیزبەکانەوە. دەسەڵاتەکان لای حیزب بووە، حیزب هەر کاتێویستی بێتی پەرلەمانی بەکارهێناوە بۆ مەساڵحی خۆی. زۆرن ئەوانەی لەسەر دەربڕینی بۆچوونی ئازاد تیرۆر کراون یاخود مافیان پێشەل دەکرێت. ڕۆژنامەنووس و نووسەر و چالاکی مەدەنی و مامۆستای ئاینی دیارترینی ئەوانن کە بەر هەڕەشەی تیرۆر و تۆقاندن دەکەون و تۆمەتبارانیش لە دەستی دادگا هەڵدێن. ڕەنگە ئەوەش ئەوە بسەلمێنێت هێشتا لە باشووری کوردستان لە بری یاسا و دادگا حیزبەکان قسەی کۆتایی لەسەر کەیسەکان دەکەن. ڕامین ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.